نەعارەبم نە ئێرانیم نە تورکێکی شاخستانیم نەک هەر من خۆم مێژوش ئەڵێ کە کوردم و کوردستانیم. بەڕێزان من وەک کچێکی خەڵکی شاری هەولێر وەک چالاکوانەکی مەدەنی لە دیاسپۆرا نیگەرانی خۆم دەردەبڕم ناڕزایی خۆم دەردەبڕم کە ئەوەی ئەمڕۆ لە شارەکەی من ڕوودەدا ئەوەی ئەمڕۆ لە هەولێر ڕوودەدا دەبینم ئەو قەڵایەی ئەو هەولێرەی ئەو کوردستانەی کە بە دەیان بە خوێنی دەیان و سەدان گەنجی کورد پارێزراوە بەڵام ئەوەی ئەمڕۆ دەیبینم کە ئەمڕۆ بە ئاڵای سووری تورکیا ڕازێنراوەتەوە کە ئەوە جێگەی نیگەرانی من و هەموو کوردێکی بە ناموسی وڵاتەکەمە. بۆیە من نیگەرانی خۆم دەردەبڕم. خوشک برایانی بەڕێز هاوڕێیانی بەڕێز هەروەکو خۆتان دەزانن 12 ساڵ بەر لە ئێستا ئەردۆغانی فاشیست ئەردۆغانی خوێنمش خۆی و پلانێکی گڵاوی پیسی دروستکەری داعشی هێنا بۆ کوردستان ئامانجیشی لە دروستکردنی ئەو گروپە لە ناوبردنی گەلی کورد بوو لە هەر چار پارچەی کوردستان ئەو بە تایبەتی ڕۆژئاوا و باشوور. ئەوە بوو خۆشبەختانە پلانەکەی ئەردۆغان سەری نەگرت و لە بن خەونە گەورەکەی نەهاتە دی. ئەوە بوو کە کچان و کوڕانی شاخ کچان و کوڕانی گەریلا توانیان خەونەکەی ئەردۆغان لە ناو بەرن. داعش لەسەر دەستی کچانی وڵاتەکەی من کۆتایی پێهات کە ئەوەش بوو بە شانازێکی گەورە لە هەموو وڵاتانی دنیادا کە تاکو ئێستاش ئێمە وەکو ڕەمزێک بۆ کچانی ڕۆژئاوا ئەو لەچکە لەم لی دەکەین. بۆیە ئەو شانازیە نابێت لەبار ببردرێ بۆیە ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتیە نابێت لە ناو ببردرێ. ئەرچی تۆی ڕۆژنامەنووس ئەرچی تۆی دایک ئەرچی تۆی باوک ئەرچی تۆی خانمی ماڵ ئەرچی تۆی مرۆڤێکی بە ئەخلاق و بە هەڵوێز ئەمڕۆ کاتی ئەوەیە تۆ ناڕزایی خۆت دەرببڕی. ئەزانم زۆرێک لە کەس و کار لە دۆست لە برادەر پەیوەندیان پێوە دەگری ناتوانن هیچ شێوەیەک هیچ شتێک بکەن بەڵام تۆ ئەگەر بە یەک دیڕژ بی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆت دەتوانێت بری نابۆ هاتنی ئەردۆغان. بەڕێزان ئەو پلانەی ئەمڕۆکە ئەردۆغان پێوێتی و دەیەوێ گەلی کورد لە ناوبەرێ گەلی کورد قڕ بکە بە هاوکاری بنەماڵەی بارزانیە بەداخەوە بێڕوویی و بێچاوڕووی ئەوان گەیشتۆتە ئەو ڕادەیەی کە بتوانن زۆر بە ئاسایی یەک کەناڵی گەورە و گران لە خزمەتی هاتنی ئەردۆغاندا بێ و هەموو هەولێر ئەو هەولێرە جوانەی من بکەن بە ئاڵای بۆ گەنی پیسی تورکی فاشیستی تیرۆریست. بۆیە من دووبارەی دەکەمەوە داوا لە هەموو کچ و کوڕانی وڵاتەکەم دەکەم داوا لە هەموو چالاک خوازان دەکەم داوا لە هەموو مرۆڤێکی ئازادی خواز دەکەم ئەمڕۆ کاتی ئەوەیە بێدەنگ نەبی لە ماڵەکەت ئەمڕۆ کاتی ئەوەیە. بۆیە من وەک خۆم لێرەوە وەک کچێکی خەڵکی شاری هەولێر دووبارەی دەکەمەوە زۆر ناڕازیم لەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە هیوادارم پەیامەکەمان بگا بەلایانی بەر پەیوەندیدار هیوادارم هەڵوێستان هەبی دووبارە سێبارە کورد نامرێ کورد هەمیشە سەرکەوتوو دەبێتن. هیوادارم ئەم پلانەش وەکو پلانەکانی تر ئێمە بتوانین لە ناوی ببین و لەباری بینین خەونتان خاوە خەیاڵتان خاوە ئێوە بتوانن ئەو هەموو دەستکەوتەی ئێمە لە ناو بەرن. کورد نامرێ کورد زیندووە.